ئێمە زۆر بەگەرمی بە خێراتنی شاندی کۆنگرێنێتەوەی دەکەین کە لە بڕۆکسلەوە تەشریفیان هینا بۆ کوردستان و ئەکەیت کارەکەیان پیرۆزە و ئێمە بە هەموو شێوەیەک هاروکاریان دەکەین بۆ ئەوەی هێزە کوردستانیەکان لێک نێزیک ببنەوە تەفاهم بکەن لەگەر یەک ئەوە بکەن لە بابەت ئستراتیجەتی کوردستانی چ ئستراتیجەتی گشتی چ ئستراتیجەتی هەر پارچەیەک لە جێ خۆی گفتوگۆی لەسەر بکرێ بۆیە کاری کەنەکە و بە تایبەتی جەناوی کاکە ئەحمەد کە هاوسەرۆکی کەنەکەیە لەو قۆناغی و پیرۆزبایی لێ دەکەین و تەمەنای سەرکەوتن بۆ ئیش و کارەکانیان دەخوازیین و ئێمە بە گەرمی پشتگیریان دەکەین سەردانی هەموو حیزب و ڕێکخراوەکان بکەن بۆ ئەوەی ئەو وجهەی کەنەکە لەسەری دامەزرایە و دروست بووە ببیتە واقعێکەوە لە هەر چار پارچەی کوردستان بە شێوازێکی سەرەکی جێگیر بیتن و ئەو کۆنگرێنێتەوەی گشتیە ببەسترێ لە نێوان هێزە سەرچیەکان و هێزەکانی کوردستان بەگشتی. پێشەکەس دۆخوازم گەلێکی سپاسیێ شاندێ و کەنەکێ پێشکێشی بزوتنەوەی دەموکراتی گەلەی کوردستان و سەرۆکەی مابخەدر ئەم بکەن و پێشەوازیکی گەرم کرد. هەروەها بزوتنەوەی دەموکراتیکی گەلی کوردستان ئەندامی کەنەکەیە بە هەبوونا بزوتنەوەی دەموکراتیک لە ناو کەنەکە ئەم شانازن گومان سەردانەمە ئەوە کو ji bo pêkanîna yekîtiyanetewêyê yekrêziya gelê Kurd e. Me hinek îstîşare guftûgo li gel cenabê Mam Xedirî kir ku me li pêşniyarî wan, daxwazî wan, temenniyê wan û heta di radeyekê de şîretên wan ku bo kenekê çi ye ku bo بۆ سوودێکە گەلێکی گرنگ تەجروبەی ساڵان کار و خەباتی جەنابێ وان هەیە و ئەم پشتگیریە ji her لایەنێ دەخوازن ku em bi armancê xwe bi serketinekê bi dest xînin.